يا أيها الذين آمنوا أي أو كساني كوا إيمان تاني هنا لا يحل لكم أن ترثوا النساء كرها إسباسي بابتكم كل لا لسرتاي إنك وتم آفرت أكراب ميرات أو تواو خوي تعالى كوتايبه وموضوعه هنا يتتواو يتنابي آفرت بكرة ميرات ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن إلا أن يأتين بفاحشة مبينة. كسانێک هەیە ژنەکانی خۆیانیان خۆش ناوێ، کەسانێک هەیە قینیان لە ژنەکانی خۆیانە وەکو کابرای مەرزیە ئەو مەرزیە ئەڵێ پێنج ئەڵێ مەرزیەکمانەیە ئایسە بیست ئەوە نەجارە فرۆشتمانە هەموو جارێکە فرۆشتمانە ئەو کەسەش ناگەی مردەیە. طبعا بە هیچ شێوەیەک ئەم شتە طبعا هیچ ئەسڵێکی نییە بە هیچ شێوەیەک يعني من تحداکەم يعني ئەوە ئەسڵی هەبێ وطبعا ئەو قسانەش هەمووی ناشرینکردنی خێزانی کوردە بەڕاستی يعني خێزانی کوردەوە نەبێزارن لە ژنەکانیان حەزەکەن ژنەکانیان بمرێ. والله من تحداکەم ئەم ئەهلی ئەم مەجلیسە و ئەهلی ئەوەیشی کە گوێی لێیە لە سەتا یەک کەس نییە حەزکا ژنەکەی بمرێ، لە سەتا یەک کەس نییە بە تایبەت لە ناو ملەتی کوردە. وأمجا ژنان تەلەفۆنیان بۆمان کردو ئەڵێن بەشک سیارەیەکی ترفەیاکەن بیدەن هەر کەسێ پیاوەکەی بمرێ. ژنی کورد حەزکا پیاوەکەی بمرێ، ژن کورد هەبێ و حەزکا پیاوی بمرێ مستحیلە مشتاق. طبعا من بە تەجروبەی ڕۆژگار ئەڵێم خۆ من ئەزانم خەڵکانێک هەیە خۆیان ئەسڵا خراپن بەڵام ئەوە شاذن لە قاعیدە لایەن داوە لە سەد کەسا یەک کەس وان نییە. ئەمجا ئەم شومیە کەسە عرب دەی تاور کەسی قاسەکە ئەمرێ ئەمە پێوترێ شوم لە ئیسلامیشا منعی طیەرە کراوە قەدەغە کراوە. طیەرە بە هیچ شێوەیەک شومی نییە لە ئیسلامە و شیرکە جۆرێکە لە شیرک نابێ مسلمان ئەسڵەن ئەو خەیاڵە بێتە خەیاڵیشە چونکە ئەمە جۆرێکە لە شیرک. ئیسلام الحەمدولله بە تەوحید ڕزگارمانی کرد لەو شتە کوڕ و پوچانە. خەڵکانێک هەیە حەزەکەن ژنەکانیان تەلاقدەن بەهۆی شتێک و حەزیان لە ژنەکانیان نەماوە. ئەم حاڵەتە ڕووەدا وەکو باسم کرد جاروایە لە قاعیدەکە شاز هەیە بەڵام بیری لێ ئەکات و ئەگەر بێت و ژنەکەی تەلاقدا مارەیی و یعنی مارەیی مؤخەرە و لەوانێ مارەیی مقەدەمەکەشی سەرف کردووە داوێتی خانوو و سیارە بۆ خۆی ئەوانە و هەندێک حەق و مافی تریشێکەوێ ژنەکەی لەسەری هەستەکە ئەمە زۆر قورسە لەسەری هەستەکە قورسە لەسەری چی ئەکا فێڵێک ئەدۆزێتەوە بۆ ئەوەی ڕزگاری ببێ لەو مارەی و ئەمانە ژنەکەی ئازارەدا ئازارێدا بۆ ئەوی خۆی داوای تەلاقکە بڵێ بەس ڕزگارە ببێ. مەرج نییە ئازاری لێدان هەر ئازاری نەفسیش جاری وایە تۆ بە دەرونی ئەمەنە خێزانەکەت بێزارەکەی ئەڵێ بەس ڕزگارم بێ برا لە ماڵەیی خۆشە بم لە حەق و حقوقی خۆم خۆشە بم بەس ڕزگارم بێنی. ئەو حاڵەتە ڕوویداوە بۆیە خوای تەعالی حرامی کردووە ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن إلا ليك حالتان به إلا أن يأتين بفاحشة مبينة. طبعا أم فاحشة ليرا زنانية حاجاتان ليبي شكرا الزنا أو تطهر نقد هينيك يعني نعتبر لا شيء ولا اللي لما بس ليشيا أو جنا فاحشة كي شيء كيكا فاحشة نشوزة جنكي ملنا دابا فيها وطاعتناك و خوي تسليمناك وكاري جنو مردي يوترين نشوز يعني جنيكي يا أخيا جنيكي يا أخيا ألو حالته توبوتها داوي حقي خود كيتو تو ماريدات يعني أو حالته كجنيك يا أخي به ناش زبيه توبوتها داوي ما فو حقي خود كي شكتو آسان يبرو جنيكي تربيني أمجا خوي تعالى دوباره الروكات وهمومان وكمان الله وعاشروهن بالمعروف. آمان چاک بن لەگەڵ ژنەکانتانە چاک بن لەگەڵ ژنەکانتانە لەیلی شەخصیەتی يعني معاشرەی خستە معروف بەڕێزان بۆچی ئەڵێ معروف بەپێی ئەم وەزعی کە ئێستا خەڵک تایەژێ بەو شێوە ئەبێتەوە معاشرەی ژنەکەت بکەی بە معروف. يعني ئێستا لە سلێمانیە ژنێکی ڕێک و پێکی مسلمان پیاوێکی ڕێک و پێکی مسلمان چۆن معاملەی لەگەڵاکە توش ئابا و شێوە معاملەی لەگەڵاکە
لە نشتشێنی نیشتە جێبوون لە جلوبەرگە هەروەها لە خواردنیشە بەپێی ئیمکانیاتی خۆت. وەکو ئەڵێ کابرا ئەڵێ وەڵام من لە ساڵێک جارێ ئەگەر میوە بێرمەوە بۆ ماڵی هێنەوە ساڵی جارێ ئەگەر نەتبێ کەس لۆمەت ناکە بەس ئەگەر هەت بێ زۆر خەتەرە ئەمە زۆر خەتەرە بۆیە ئەبێ بەپێی معروف بەپێی ئەوەی کە عورف و باوی خەڵک چۆنە ئاوا تۆش معاملە لەگەڵ ژنەکەت بکەی و حەقی بدەی جا خوای تەعالا شتێکە خاتە بیری گشتمان لەوانەیە گشتمان و هەرچی مسلمانانی سەر زەویش هەیە و هەرچی مرۆڤایەتی سەر زەوی لەوانەیە ئەمەی تیابێ فئین کەریهتموهن لە چ شتێکە تۆ لەوانەیە ژنەکەت بەدڵ نەبێ لە چ شتێکە و طبعا ژنیش لە شتێکە ئێمەی بەدڵ نییە ئەمە طبعا لە تەرەفەینە ئەگەر لە شتێکە ژنەکەی خۆتت بەدڵ نەبوو خۆسە تاسد مستحيلة لشتك بدلت نبو فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا تو حز لواني لشتك حز لجنكت نكي بلام لديها شتا أو خزانة خير وبركة بوتو يا لواني أو شتيشي جاري ولا تقول تشتك حز لناك لواني أو شتا خير وبركة بوتو يعني الجنان بەڕێزان ئەگەر نقصانیەکیان هەبێ بەڵام دەیەها چاکیان هەیە تۆ دائیمەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکا فەرمێ هیچ مسلمانێ با یعنی مسلمانێکی پیاو با لە ژنەکەی نەبێ ئەگەر یعنی شتێکی لێ ببینێ کاتێک کە عیبێک نقصانیەک لە ژنەکەت ببینین دەیەها شتی تر چاکەیە ئەوش بخەرە بەر چاو کۆت ئەمجا ئەگەر بتەوێت ژنی بێ عیب بێنی مستحیل لە ژنت بۆ نابێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جاری وا بۆی یەک دانەمان عاجز بۆ لە ژنەکانی یعنی داوای شتێکیان لێ کردووە پێغەمبەر نەیتوانی بۆیان ئامادەکە یان بۆیان بکە یا هەر نەبووە بۆ پێغەمبەر ئەوە بکە یعنی داوای هەندێ وسویان وەکو خەڵک بژێن وسویان وەکو خەڵکی ئەو کاتە بژێن وەکو دەوڵەمەندەکانی مەدینە بژێن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر وەکو دەوڵەمەندەکان بژێ آخر خەڵکی تر بچاوێکی تر سەیری پێغەمبەرەکە خوای تەعالا نایەوێ پێغەمبەر وەکو دەوڵەمەندەکان بژێ بەڵکو ئەیەوێ پێغەمبەر ڕۆژێ برسی بێ ڕۆژێ تێر بێ ڕۆژێ برسی بێ ڕۆژێ تێر بێ بۆیە عاجزە بێ لە ژنەکانی لەسەر ئەوە یەکمان قسەیان لەگەڵ ناکەم دوایەوە ئەو بۆ ئاەت دابەزی خوای تەعالا اختیاریان پێدا هەر کەسێ پێغەمبەری ئەوێ بەم شێوە پێغەمبەر ئەژێ بەس هەر کەسێ ئەوێ پێغەمبەر داوای ئەو شتانە ئەکە لە پێغەمبەر وە یعنی خەڵکەیەتی ئەفەرمێ من تەلاقتان دەم بە جوانی بڕۆن خوا حافیزتان و بڕۆن چیەکەن ئەمە پێشەوەی طبعا ئاەت دابەزێ کە ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دایکی ئیماندارانن بۆیان نییە کەس بیان خوازێ پێش ئەم ئاەتە دابەزێ ئەوە تا من تەلاقتان دەم بڕۆن شووە کەنارکی حەزیلێکن بڕۆن شووکە من خوای تەعالا ئەمەی بە من داوە ئەمە قسمەتی منە لە ژیانە جا کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مخەیەریانەکە هەموویان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵەبژێرن هەموویان پێغەمبەر هەڵەبژێرن نەک دنیا لە بەڕێزان کۆتایی بەوە دێنین کەوا ژنی هەموو ژنێک لەسەر زەویە قابلە بەوەی کەوا عیبی تیا بێ نقصانی تیا بێ ژنەکانی ئێمەش هیچ نەبێت بەشێک لەو عیب و نقصانیانەیان هەرتیایە وەکو چۆن لە خۆشمانە هەیە بۆیە با سەبر بگرین لەوانەیە خێر و بەرەکەتێکی زۆر لەو ژنانەمانە هەبێ هەندێک لە عولەما ئەڵێن ئەو خێر و بەرەکەتە چییە ئەڵێ لەوانەیە خوای تەعالا لەو ژنە مناڵێکت پێ بدا یعنی وەکو چۆن بڵێ ببێتە بیلبیلەی چاوی تۆ یعنی تۆ خێزانەکەت ئەگەر عیبێکی تیابێ بس لەوانەیە خوای تەعالا لەو خێزانەوە مناڵێکت پێ بدا ئەو مناڵە یعنی قوڕەتە عینی تۆ بێ هەموو خۆشی ژیانی تۆ بێ ئەو مناڵە زۆر کەسمان بینی لەگەڵ ژنەکەی کێشەی بوو حتا مناڵیان نەبوو دوای ئەوە مناڵیان بوو سبحان الله تر مناڵەکە بووە خێر و بەرەکەت و ئەو بوو بە ئاشتی ناو ئەو ماڵە داواکارم لەخوای پەروەردگار بخاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحممان پێ بکە ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما وصلى الله وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.